دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر بە بەشداری هونەرمەندانی ئاینی لە سێ پارچەی کوردستان و جەماوەرێکی زۆر چوارەم ڤیستیڤاڵی ئەوین لە سلێمانی بەڕێوەچوو. لە ڤیستیڤاڵەکەدا هونەرمەندان بە قەسیدە و هۆنراوەی ئاینی ڕۆحی ماندووی ئامادەبووانیان حەساندەوە. ئەم ساڵیش کەناڵی ئاسمانی پێیام سپۆنسەری ڤیستیڤاڵەکەی کرد. بەرپرسی لیژنەی ئامادەکاری ڤیستیڤاڵەکە دەڵێت هەرچەندە ئاسانکاریان لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ نەکراوە، بەڵام هەموو ساڵێک هەوڵ دەدەن ڤیستیڤاڵی ئەوین بە باشترین شێوە بەڕێوە ببن. ئێمە ئەمڕۆ کووناوەندی سلێمانی ڕێخای قوتابیانی کوردستان و لیژنەی باڵای سەرپەرشتیاری ڤیستیڤاڵی ئەوین بۆ چوارەمین ساڵ لەسەریەک ڤیستیڤاڵی ئەوینمان لە شاری سلێمانی ئەنجامدا. ڤیستیڤاڵی ئەوین گەورەترین ڤیستیڤاڵی هونەری و ئەدەبی ئیسلامی کوردیە، تایبەتە بە هونەر و ئەدەب و کلتوری ڕەسەنی کوردی و ئیسلامی. ناوەڕۆکی ڤیستیڤاڵەکە زیاتر قەسیدە و شعری ئیسلامیە کە لەلایەن گروپەکانەوە پێشەشەکرێت. ئەم ساڵ 4 گروپمان هێناوە، گروپێک لە شاری ئامەد و 2 گروپ لە شاری سنە و گروپێکیش لە شاری کەرکووکەوە ئامادەی ڤیستیڤاڵەکەمانە بن. هونەرمەندانی بەشدار لە ڤیستیڤاڵەکەدا دەڵێن ئامانجیانەوەیە ڕۆحی ماندووی ئامادەبووان بەحەسێننەوە. هەمووان پێویستیان بەو موناجاتانە هەیە. ساڵانەش ڕێکخراوی قوتابیانی کوردستان بانگشتیان دەکەن و ئامادە دەبن. ئەم فستیواڵانە زۆر کاریگەری هەیە، چونکە خەڵکێک ئەبینین خەڵکی جوانمان خەڵکی گەنجمان لەگەڵا ئەو گەنجە سەیری ئێماکەن. ئێمە وەکو نوێنەرێکی پێشینیانمان لەسەر ئەو ڕێبازین کە باوکو باوەگۆرەمان لەسەر ئەو ڕێبازەوە ڕێبازەکەیش وەحدەتە، برایەتیە، خەڵک خۆشەویستیە، ئازار نەگەیانن بە خەڵکە. ئەوەی کە ڕساڵەتی پێغەمبەر ڕەحمەتە لیلعالەمینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چییە؟ ئەوەیە کە موسڵمان کەوتی لا ئیلاهە ئیلەڵڵا محەممەد ڕەسوول الله پێکەوە برانی تر تەواو. ساڵانە ئامادەبوویەکی زۆر بەشداری لە ڤیستیڤاڵی ئەوین دەکەن، بە جۆرێک هۆڵەکان بە تەواوی پڕ دەبێت. ئەوانەی ئامادەی ڤیستیڤاڵەکەش دەبن دەڵێن هاتوون تا دڵ و ڕۆحیان نوێ بکەنەوە و ئارامێکی زۆر بەدەست بێنن. بەڕاستی 1-2 ساڵە بڵێن توانیم ئامادە بم خۆراکێکی ڕۆحیە بۆ لە کاتێکا کەوا خەڵکی ئەم خۆراکیان بیرچێتەوە، بەڵام ئەمان توانیوانە خۆراکێکی ڕۆحی بدەن بە گوێی ئەو کەسانەی کەوا لەم شوێنانە بەشداریەکەن لەو شوێنانەکەوا گوێیان لێگرن. بەڕاستی من دەستخۆشییان لێکم، هیواخوازم ئێمەش هاوکاریان بین و ئەوان ئینشاڵڵا بەردەوام بن. یعنی ئەڵێم ساڵی جارێ ساڵی چەند جارێک ئەمە بکرێت، چونکە خۆراکێکی ڕۆحیە لە کاتێکا کەوا خەڵک لێی بێئاگایە و ئەمەش تەقریبەن وەفایەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ڤیستیڤاڵی ئەوین گەورەترین ڤیستیڤاڵی ئیسلامیە لە ناوچەکە و ساڵانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێی هەڵدەستێت. ئەم ساڵیش بۆی بەردەوامی بەردۆخی سووریاوە هونەرمەندانی ئەو پارچەی کوردستان نەیانتوانی بەشداری ڤیستیڤاڵەکە بکەن و تەنها لە سێ پارچەی کوردستانەوە هونەرمەندان ئامادە بوون. ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش دەیەوێت هەموو ساڵێک ئەو ڤیستیڤاڵە ئەنجامدا توانگا و بەرە و باشتر بەڕێوەبردنی بنێت.